ئەمە یەکێکە لە مامۆستایانی زانکۆی سلێمانی کە پێش سیستمی پاشەکەوتی موچە مانگانە بڕی 3,400,000 دیناری وەردەگرت، بەڵام ئێستا بەهۆی سیستمی پاشەکەوتی موچەوە بە 3 مانگ جارێک 600,000 وەردەگرێت. وەک خۆی دەڵێت هەرەوەش وای لێکردووە خۆپیشاندان ئەنجام بدات لەگەڵ نزیکبوونەوەی وادەی دەستپێکردنەوەی داوامی زانکۆ و پەیمانگاکان. بازنەی ناڕەزایەتی و خۆپشاندانەکانی مامۆستایانی زانکۆ فراوانتر بوو. مامۆستایانی زانکۆ لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و کۆیە و چەمچەماڵ و ڕاپەڕین گرد بوونەوە و داوایان کرد پاشەکەوتی موچە نەمێنێت و حکوومەتی هەرێم بە زووترین کات شایستە دارایەکانیان بۆ خەرج بکات. جێبەجێکردنی سیستمی پاشەکەوتی موچە باری گوزەرانی مامۆستایان و فەرمانبەرانی گەیاندووەتە ئاستێکی وا خراپ کە پرۆسەی خوێندنی باڵا لە کوردستان کە پرۆسەی خوێندنی باڵای لە کوردستان پەخستووە و ئاسی خوێندنی خستۆتە ژێر پرسیارەوە. بەشێک لە مامۆستایان کە نوێنەری 7 زانکۆ و دەستەیەک بوون لە بەیاننامەیەکدا 4 داواکاریان ئاڕاستەی حکوومەتی هەرێم کرد. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ چڕوو بۆ ئەو کۆبوونەوە کە دەنگی ناڕەزایەتی خۆمان بگەینە حکوومەت بۆی کەیتە بابەز بێ بەڕاستی ئەم برسیکردن و موچە بڕین و بەناو پاشەکەوت کە هەموو کەس هێزانە کە ئەمە پاشەکەوت نییە و بەناو پاشەکەوتە. ئەم بەم شێوەیە بڕوا و دەستکاری موچە نەکرێ و پاشەکەوت نەکرێ و موچە دەستکاری نەکرێ خوێندن نابێ بە هیچ جۆرێ. یعنی زانکۆ داخرێ خوێندن نابێ مامۆستا داوام ناکەن چونکە مامۆستای ئیمکانێتی نییە. یەکێک لە خاڵەکانی داواکاریەکە بریتی بوو لاکردنەوەی حسابی بانکی بۆ هەموو فەرمانبەران و مامۆستایان و کارمەندان کە بڕی موچە پاشەکەوتکراوەکانی تیادا هەڵبگیرێت تاوەکو متمانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. مەبەست لەم گردبوونەوەی ئەمڕۆ لە 8 زانکۆی کوردستان لە یەک کات و ساتدا بە مەبەستی گەیاندنی پەیامی مامۆستایان و فەرمانبەران بە ئەنجومەنی وەزیران کە زانکۆ بەم جۆرە ئێستا ناتوانێت بەرداوام بە پرۆسەی خوێندن بدات. وەکو دەزانن پرۆسەی خوێندن تەنها بە مامۆستا و خوێندکار پڕاوپڕ نابێت ئەگەر بوارەکانی کارگێڕی و ئابووری و زانستی و دەرونی و کۆمەڵایەتی فرام نەکرێن. بەوتەی بەشێک لە مامۆستانی خۆپیشاندەر بەهۆی کەمبوونەوەی موچەکانیان و دواکەوتنی وەرنەگرتنی لە وادەی خۆیدا بەشێک لە دکتۆر و پرۆفیسۆر و مامۆستایی بەتوانە لە زانکۆ حکوومیەکانەوە ڕویان لە زانکۆ ئەهلیەکان کردووە و بەشێکی دیکەشیان هەرێمی کوردستانیان بەرەو وڵاتانی بیانی بەجێهێشتووە. من شخصی خۆم خەفەتبارم چۆنم مناڵی فەقیر بەجێ بێڵم بچم بە دوای جامعەی ئەمریکی 7 وەرەقەمە داتێ جامعەی کۆمار بەلایانی کەمەوە 30 وەرەقەدا کاک حکوومەتی ئێرە دانیشتووە 600 مەداتێ باشە بمەرێسە هەمومان جێ بمەرێ قەی ناکە لەگەڵتان قەیرانە مشکلە نییە بەڵام تۆ 3 مانگ جارێک شەمەیتێ 3 مانگ جارەکە ئێستا تۆ لا چووی من چۆن حەق مطالبەی حەقی خۆم بکەم دیڵە فەرموو لە کێ داوکەم بڵێم من ئەوەنم لە لای حکوومەت بووە. ماوەی زیاتر لە 2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی سەختدا تێدەپەڕێت بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی و قەیرانەش حکوومەت بڕیاریدا بەشێک لە موچەی فەرمانبەران بە ڕێژەی جیاواز پاشەکەوت بکات. ئەو بڕیارەش ناڕەزایی زۆری لای مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم دروست کرد. قەیرانی دارایی و سیستمی پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستان سەرجەم هاوکێشەکانی پێچەوانە کردوێتەوە. ساڵانی ڕابردوو زانکۆکانی هەرێم جمایان دەهات لە مامۆستایان و خوێندکاران تاوەکو بەپەرۆشیەوە لە چاوەڕوانی یەکەمین زەنگی خوێندندا بن. بەڵام ئەم ساڵ هاوکێشەکە تەواو پێچەوانەیە و مامۆستایان بەردەوامن لە بایکۆتکردن. بژاردە بە غێنارتی سلێمانی.